وەکو ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان ئەمڕۆ ژنان و ڕێکخراوەکان لە شاری سلێمانی کۆبوونەتەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە کۆبوونەتەوە و هەڵوێستێک دژ بە و هەموو قەتڵ و عامەی کە ئێستا لەسەر ژن دروستە بێ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ژن بەرەو خراپیەچێ ڕۆژ بە ڕۆژ قوربانی ژنان زیاترە بێ لەم هەفتەیەدا دەژن بووە بە قوربانی ئەوەی کە ئاشکرا کرابێ هەڵبەتە دەسەڵات بەشێکی ئەشارێتەوە ئەوانەی ناکەونە ناو داتای خەستەخانە و ناو داتای فەرمانگەکانەوە بێگومان ئەشارێتەوە بەڵام ئەوەی کە بە ئاشکرا دەسەڵات ئاشکرای کردووە دەژن لە هەفتەیەکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمە پێویست بەوە ئەکاکە حکوومەت ڕاوەسەی جدی لەسەرکە هەرچەندە بۆ خۆم باوەڕم بە نە حکوومەت و نەدام و دەستگاکانی گرێدراوی حکوومەت نییە بتوانێت کارێک بۆ ژن بکات چونکە ئەمە بەرهەمی 30 ساڵ حکومڕانی کوردیە بەداخەوە و هەموو زۆرێک لەو ڕاگەیاندن ڕێکخرا و دەستگا دام و دەستگا جیاوازەکانی کە لێرە کاری شەکەن وەکەوەی کە دژی حکوومەتن یان دژی سیستەمی پیاوسالارین دژی سیستەمی سەرمایەدارین دژی سیستەمی خێڵگەرایی و ملیگەرایین بەداخەوە بە هەمان میکانیزمی خودی سیستەمەکە ڕوبەڕووی ئەم کێشانە ئەبنەوە بۆیە نەتوانراوە دۆخی ژنان باشتر بکرێ پێویست بەوە ئەکاکە لە دەرەوەی میکانیزمەکانی دەسەڵات تۆ بە میکانیزمی نوێ بە ئیرادەی ژن بە پێکەوەبوونی ژنان بە ڕێکخراوبوونی ژنان بە هۆشیاربوونەوەی ژنان بتوانانی ئەم قۆناغەتیە پەڕێنی ڕەوشی ژن بەرەو باشتر ببیت.